سپاس و ستایش بۆ خوای پەروەردگار کە ئەو کۆتاهەمین ڕێ و ڕسمی حەزمان ئەنجامدا و کۆتاهەمین عیبادەت و مەراسیمی حەزمان کرد. ئەو ڕۆهاتوانی خوای پەروەردگار لەگەڵ دەی بەیانی گەیشتینە حەڕەمی و تەوافی ماڵ ئاوامیمان کرد. عليه وسلم دەفەرمێت کاتێک کە دەڕۆن بە ئاخر شتتان خواحافیزی بێ لەو ماڵە کە پڕیەتی لە ئیمان و ئینسان شەحن دەکاتەوە. بەڵام تەوافی ماڵ ئاوایی بەڕاستی ئازارێکی هەیە و ناخۆشیەکی هەیە ئەو خاکە و ماڵە پیرۆزە جێدەهێڵێت، چونکە ئەو ماڵە ئەو خاکە ئەو پیرۆزە و ئەو ماڵە پیرۆزە کە یەکەمین ماڵ و مزگەوتە دروست کراوە لەسەر ڕووی زەوی، ئینسان هۆگری خۆی دەکات. هەر کاتێک ئێرە بەجێ دێڵێت بەڕاستی هەست بە ئازار و ناخۆشیەک دەکات. داوا دەکەین لە خوای پەروەردگار خواحافیزیەکەمان یەکجاری نەبێت و ئەو هەستەی کە ئینسان لێرە فێری دەبێت، ئەو ئیمانەی کە ئینسان لێرە وەری دەگرێت و ئینسان شەحن دەبێتەوە لە هیچ شوێنێکی دنیا، لە هیچ شوێنێکی دیکەی دنیا هەست بە و تام و چێژە و لەززەتە ئیمانیە ناکەیت. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين، والسلام عليكم ورحمة الله وبركاته.